باسی ئەم داستانم بۆ بکەی ئەو شەوەی کە هاتن داستانی دابان هەلاستان تۆمار کرد هەروەکو فەرهاد سەنگاوی ئەڵێ ئەو شەوە بەفریش گڕی گرت هەمووی هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکاری خەڵکە جەماوەرەکە لەگەڵمانە بوو ئەچوینە ماڵی وا ماڵەکان بۆ تۆڵەکردین بۆ خۆیانە ڕۆژ نان و چاکەیمان دەخوات زۆر دڵشکاو بووتی وا دیارەوە لەمە ڕنابێنین یان شتێک با بە تۆ بەیانیش نەگوێزیتەوە ڕابینینیان نییە تۆ پێشمەرگێکی ئازای لە 1970 بوو بۆ پێشمەرگە ئەو داستانەش وا دیاری کرابوو کەرتی چواری جەباری یەکەم ئاربیجی بتەقێنێ ئیتر نزیک بووینەوە لە کات ژمێری 4 پشتیوان دوو پێشمەرگەی نرد بۆ ڕەبایەکەوتی سوڕێ بخۆن بزانم حرەز چیان هەیە لە ساعتی سفرا کاک محمود سەنگاوی بە پشتمانەوە بوو کاک عادل شکوریش ئەم ڕەبایی هەلاز بوو ئەمەی بەرابەر بەڵێ ئەمە کاک عادل شکور بێرەوە ئەوە کاک عادل بوو ئەوە سەنگاوی بۆی بەرامبەر ئەوە بوو بەڵێ ئێمە بەشەکی خەفیف و بەشەکی سووق و بە ئاربیجی و هەر چەکەینەکەمان کلاشینکۆف و ئەم چەکانە بوو بەڕاست لە هەموو چەکانە مەزنتر چەکی بیر و باوەڕ ئێوە چەکی بیر و باوەڕ بوو ئێمە مەسەلەکە بیر و باوەڕ و مەبدەع بوو بەڕاستی پێشمەرگەی یەکێتی ڕوویەکی داهات شوێنێ بە مەفرەزەیەکی کەمەوە دەستکەوتێکی گەورەی